بۆ ماوەی کەمتر لە هەفتەیەک گروپی هونەری ڕووناچی بە هاوکاری کەناڵی ئاسمانی پەیام لە شاری هەولێر توانیان ئاهەنگێکی هونەری بۆ 5 هونەرمەند ساز بکەن و دوای وتنی چەند سرودێک مامۆستا عوسمانکانی کوردەیی بە وتارێک ئاهەنگەکەی زیاتر ڕازاندەوە و لە کۆتاییشدا هەر 5 هونەرمەند بە هاوبەشی بەرهەمێکی نوێیان پێشکەش بە ئامادەبوان کرد و کۆتاییان بە ئاهەنگەکە هێنا. بەرپرسی نووسینگەی هەولێری کەناڵی ئاسمانی پەیامیش دەڵێت ئامانج لە سپۆنسەرکردنی ئاهەنگی هونەری ئیسلامی لەلایەن کەناڵی ئاسمانی پەیامەوە دڵخۆشکردنی هەوادارانی هونەری ئیسلامیە گەر بۆ ساتێکیش بێ. ئێمە لە کەناڵی ئاسمانی پەیام دوای ئەوەی کەوا چەندین ساڵە بەهۆی کێشەی دارایی و قەیرانی داراییکەوە کۆنسێتی هونەری ئیسلامی نەکراوە بۆیە بۆ ئەم ساڵەکە بە پێویستمان زانی چەندین ساڵە هەوادارانی سرودی ئیسلامی لە کۆنسێتەکان دوورن بۆیە پێمان باش بوو لە سێم ڕۆژ جەژن کۆنسێتێک ساز بکەین بۆ کەناڵی ئاسمانی پەیام سپۆنسەری کۆنسێتەکەی بکە بۆ ماوەی هەفتەیەک ئامادەکاریەکانمان دەست پێ کرد. سوپاس بەخوای گەورە ئەو توانیمان بە باشترین شێوە کۆنسێتەکە ئەنجام بدێت. جەماوەرێکی باش ئامادە بوو لە کۆنسێتەکە زۆر دڵیان پێخۆش بوو و چەندی بەرهەمی نوێ تۆمار کرابوو بۆ ئامادەبووان پێشکەش کرا خەڵکێکی زۆر دڵی پێخۆش بوو. ئینشاءڵڵا ئەوە دوای ئیشمان نابێت لە داهاتوودا ئیشی باشتر و جوانتر بۆ هەوادارانی سرودی ئیسلامی پێشکەش بکەین. بەشێک لە ئامادەبوانی ئاهەنگی هونەری ئیسلامی بۆ پەیام دەڵێن بوونی ئاهەنگ و کۆنسەرتی لەم شێوەیە با گرنگ دەزانین و سوپاسی کەناڵی ئاسمانی پەیامیش دەکەین بۆ ڕەخساندنی ئەم کەشە هونەریە. ئەنجامدانی ئەم کۆنسێرتە لەلایەن دەستەی هونەری ڕووناچی من بە گرنگی دەزانم بۆ دوو هۆکاریش دەگەڕێنەوە. یەکەم لە ماوەی 15 ساڵی ڕابردوو هونەری ئیسلامی لە هەرێمی کوردستان ینی پێشکەوتنێکی بەرچاوی بەخۆ بینیوە، بەڵام لەو چەند ساڵی ڕابردوو خەریک بوو ینی ئەم مۆمەگەشە یان ئەم قووەتەی هونەری ڕەسەنی ئیسلامی پاشەکشەی دەکرد. بۆی سازدانی لە ئێستادا کارێکی زۆر باشە بۆی ئەم مۆمە زیاتر پەرە بسێنێت و هەروە مقاومەی زیاتر بێتن. سەبارەت بە کۆنسێرت و ئاهەنگانە بەڕاستی گرنگە لە هەموو شوێنێکدا ئەنجام بدرێت بە تایبەتی لە بۆنە جژنەکان کە ئێمە وەکو موسڵمان پێویستیمانەکە هەموو کاتێک گوێڕایەلی مامۆستایان و جەستەی سرودان دەستخۆشی لە هەمویان دەکەم و دەستخۆشیش لە کەناڵی ئاسمانی پەیام دەکەم کە سپۆنسەری ئاهەنگەکە بوو. دەستخۆشی خۆم لە کەناڵی ئاسمانی پەیام دەکەم کە ئاهەنگەی بۆ ئێمە ڕخساندووە و زۆر بە خۆشحاڵ ئەزانم کە هاتوون بۆ ئێرە. زۆر شانازیان پێوە دەکەم کە ئەو ئاهەنگەیان بۆمە ڕخساندووە. بەڕاستی زۆر خۆشحاڵ بووین کە بەو جەژنەیە هەم دڵی ئێمەیان خۆش کرد هەم دڵی ئەو خەڵکانی خۆش کرد کە هاتوونە. لە ماوەی ڕابردوودا بەهۆی قەیرانی داراییەوە هەوادارانی هونەری ئیسلامی بێبەش بووبوون لە بەرهەمە نوێیەکانی هونەرمەندانی ئیسلامی، بەڵام کەناڵی ئاسمانی پەیام توانی کەشێکی تر بۆ هونەرمەندان بڕەخسێنێت تا هەواداران گوێبیستی دەنجی زوڵالیان و بەرهەمە نوێیەکانیان بن. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.